ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگی سەر بە کۆمەڵی دادگەری هۆشداری بە حکومەت دەدەن و لە ئەگەری پێنەدانی موچەی سێمانگی کۆتایی ئەمساڵ هەڕەشەی بایکۆت و کۆتایی هێنان بەدەوام دەکەن. ئەنجومەنەکە لە سلێمانی ئاشکرایان کرد چیتر چاوەڕوانی حکومەت ناکەن و زەنگی بایکۆت لێدەدەن. بۆ ماوەی 10 ساڵە کێشەی نەبوونی موچە و دواکەوتنی موچە لەلایەن حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە درێژەی هەیە. ئۆباڵی ئەو ستەمە بە پلەیەک دەخێنە ئەستۆی دەسەڵاتدارانی هەرێم کە نەیانتوانیوە موچە و شایستە داراییەکانی مامۆستایان و فەرمانبەران دابین بکەن. ئێمە وەک هەستکردنمان بە بەرپرسیارەتی لەم سۆنگەیەوە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بە هەموو شێوێک پاڵپشتی داوا ڕەواکانی مامۆستایان و فەرمانبەران دەکەین و داوا لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەکەین هەرچی زووە دەست بکات بە دابەشکردنی موچەی مامۆستایان و فەرمانبەران و شایستە داراییەکانیان. لەوە زیاتر مامۆستایان نەچەوسێنرێنەوە کە لە ئێستادا مامۆستایان لە دۆخێکی سەختی داراییدان ناتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. ئەمجارە مامۆستایانی کۆمەڵ فشارەکانیان لەسەر هەولێری شتون کردوێتەوە و لە پایتەختی هەولێرەوە ئەنجومەنەکەیان هەڕەشەی بایکۆت و هەڵوێز دەکەن. خۆتان ئاگادارن و مانجی 12 و هێشتا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بێخەمە لە پێدانی موچەی مانجی 10. بۆیە بارودۆخی گوزرانی مامۆستایان بەڕاستی بە ئاقارێکی مەترسیدار دەڕوا و بە شێوەیەکی گشتی پرۆسەی پەروەردەش و خەریکە پەچی دەکەوێت. مامۆستایان لە زوربەی هەرزۆری مەکتەبەکاندا مانیان گرتووە. داواکارین بە زووترین کات دەست بە دابەشکردنی موچە بکرێت و لەوە زیاتر ستەم لە مامۆستایان نەکرێت. یاریکردن بە ژیان و هەستی مامۆستایان و موچەخۆران ڕابگرێت و ئەم داواکارانەمان جێبەجێ بکرێت. 1. دابەشکردنی موچەی مانگی 10 و 11 و 12. 2. دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران کە بە ناڕەوا 10 ساڵە وەستێنراوە و ستەمێکی گەورەمان لێکرێت. 3. تەوتینکردنی موچەی مامۆستایان و فەرمانبەران لە بانکە حکومیە فیدراڵەکان لەوە زیاتر دوانەخرێت و تەوتین بکرێت و ئەم کێشەیە بە ڕیشەی چارەسەر بکرێت. 4. بە هەمیشەییکردنی مامۆستایانی گرێبەست. 5. دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوتکراوەکانی ساڵانی ڕابردوومان لێرەوە هۆشداری ئەدەینە دەسەڵاتداران و بەرپرسان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەم داواکاریانەماندا هەموو ڕێگەیەکی یاسایی و مەدەنی لە بەردەممان ناکراوەیە بۆ فشارکردنی زیاتر و بەدەستێنانی ماف و داوەڕەوەکانمان. کۆمەڵی دادگەری ڕای دەگەێنێت پێویستە موچەی فەرمانبەران لە دەستی بنەماڵە دەربهێنرێت و تاکە چارەسەری قەیرانی موچەش تەنها تەوتینە و نابێت پارتیوێکێتی ڕێگر بن و پرۆژەکانی خۆیان بە جێگرەوەی تەوتین بزانن چونکە تەنها تەوتینە چارەسەری ئەم دۆخە خراپە دەکات کە هەردوو حیزبی دەسەڵات بەسەر خەڵکیاندا هێناوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.